زۆر سپاس. ئێمە ئێمڕۆ وەکو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو یاداشنامەی لێگەیشتنی هاوکاری و هەماهەنگیمان لەگەڵ ئەنجومەنی باڵای کاروباری خانمان واژۆ کرد. دیارە هەمومان باش دەزانین بابەتی یەکسانی جەندەری لە هەرێمی کوردستان و لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک بووە لە تەوەرە سەرەکیەکان کە تەرکیزی زۆری کراوەتە سەر و لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئاماژەیەکی ڕوونی پێدراوە. ئەوەی کەمایی خۆشحاڵیە کابینەی ئەم جارەی حکوومەتی هەرێمی کوردستان سێژن تێیدا وەزیرە. جگە لە ئەنجومەنی وەزیران لە زۆربەی بوارەکانی تردا ژنان توانیویانە لە کاری سیاسی و ئیداریدا بەرەو پێشچوونی زۆر گەورە بە خۆیانەوە ببینن. وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بە حکمی ئەوەی کە یەکێکە لەو سێکتەرە گرنگانەی بابەتی کشت و کاڵ و ئاو یەکێکە لە سێکتەرە گرنگەکان کە هەم حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نۆیەم گرنگی و تایبەتمەندی خۆی پێدەدا و هەم لەبەر ئەوەی کە دەکرێت بڵێن دەرچەیەکە بەڕووی کارکردن و بەڕووی هێنانە پێشەوەی تاک بۆ بواری کارکردن و بەرەو پێشچوونی بواری و بەرهێنان و بە پیشەسازیکردنی کشت و کاڵ لە هەرێمی کوردستاندا کە ئەمە وا دەکات بتوانین ڕۆڵی کارەکتەرەکان یاخود دەستی کاری ناوخۆیی بە شێوازێک بەکار بهێنین تاوەکو بتوانین سوود بە نیشتیمانەکەمان و بە هەرێمی کوردستان بگەێنین. وەلەو نێوەندەشدا ژنان یەکێک دەبن لە کارەکتەرە سەرەکیەکان کە ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵ ئەنجومەنی باڵای کاروباری خانمان دەمانەوێت ئەمە بکەینە کاری هاوبەشی نێوانمان و ئەو دەستپێکی کارەی کە دەمانەوێت ژن لە تەوەری ئەساسیدا ببێتە خاوەنی کاری خۆی و داهاتێکی تایبەتی خۆی. و من بەش بە حاڵی خۆم وەکو وەزیرێکی ژن لەم وەزارەتە بە دڵنیاییەوە یەکێک دەبم لەو کەسانەی کە پاڵپشتێکی بەهێزی ژنان دەبم و لە هەمان کاتیشدا ڕۆڵێکی گەورە دەجێڕم بۆ ئەوەی کە بتوانم بەجددی لا بکەینەوە لە ژنانی گوندنشین لە هەرێمی کوردستاندا کە لە ڕابردوودا ئەرکێکی زۆر گەورەیان لەسەر شام بووە لە دێهاتەکانی خۆمان بە دروستکردنی بەرهەمە خۆماڵیەکانی خۆمان، بەڵام لە ئێستادا لەوانەیە ئەم بابەتە تا ڕادەیەکی زۆر دەکرێت بڵێم فرامۆش کراوە یاخود وەکو پێویست لە گرنگی پێنەدراوە. کە لە ڕێگای ئەم یادداشتنامەوە هەردوو لامان تاوتۆی هاوکاری و هەماهەنگی و کاری هاوبەش دەکەین بۆ بەشداریکردنی خانمان لە پرۆژە و چاڵاکە کشتتوکاڵیەکان و بەرهەمهێنانی پەیوەست بە تواناسازی ئابووری و بەهێزکردنی پێگەی خانمان و بەشداری چاڵاکانیان لە گەشەپێدانی ئابووری ناوخۆیی و برەودان بە کاری هاوبەش و هاوشێوە لە نێوان خودی دامەزراوەکانی حکومەت لەلایەک و هەروەها لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت و لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوە ناوخۆیی و بیانەکان لەلایەشترەوە. مەبەست لەم یادداشتنامەیە بریتیە لە دەستنیشانکردنی هەنگاوە پێویستەکان کە دەبێتە هۆی هاوکاری و هەماهەنگی پتەوتر لە نێوان هەردوو لامان بۆ دۆزینەوەی ئالیەتێکی گونجاو و پرۆسەی کاراکردنی ئەم پرۆژەیە و وەگەڕان بە دوای هەل و سەرچاوەی هونەری و دارایی پێویست بۆ جێبەجێکردن.